ئەمە پلیستیشن 5 نوێیە کە بە پلیستیشن 5 سلیم لە ئۆنلاین ناوی دەرکردووە هەرچەندە ئەمە ڤێژنی سلیم نابێ واتە قەبارەکەی زۆر بچووکتر نییە بەڵام بەو دوو هێڵەی لە ناوەڕاستیدایە کە هێڵی ڕەشن دەناسرێنەوە هۆکاری سەرەکی ئەو دوو هێڵەی کە بە ناوەڕاستی داهاتووە بۆ ئەوە دەگەڕێتەوە بەشی دیسک ڕیدەرەکەی ئەو شوێنێکەوە دیسکەکەی دەخێتە ناوی دەتوانرێت لێ بکرێتەوە و تێبخرێتەوە تەنانەت کە دەیکڕی شوێنی دیسکی لەگەڵ نابێت بەکارهێنەر خۆی دەتوانێت شوێنی دیسکێکی بۆ بکڕێن گەرناو خۆی لەگەڵی نییە بۆیەش بەم دوو هێڵە شێوەکەی دەتوان برن لەگەڵ پلیستیشنی ئاسایی زیاد دەکرێتەوە دەربارەی قەبارە ئەو پلیستیشن 5 نوێیە لە ڕووی بەرزیەوە 10 سانتیم بەرزەکەی کەمتر لە چاو پلیستیشن 5 ئاسایی بەڵام لە ڕووی پانتاییەوە هەمان پانتایی هەیە پێشبین دەکرێت کێشەکەی تۆزێک سوکتر بێ و پێشبینی دەکەن لە کۆتایی ئەم ساڵ ئەو کۆنسڵە نوێیە ئاشکرا بکرێت وەروە بڵاو بکرێتەوە دەربارەی نرخەکەش وەکو خۆ پێشبین دەکەم لە نێوان 400 بۆ 450 دلار بێ و شوێنی هەردوو پلیستیشن 5 ئاسایی و بێدیسکەکە بگرێتەوە تا ئەو کاتێکەوە پلیستیشن 5 پرۆ لە ساڵی